ئێرە بەشی بێباوکانی دەزگای خێرخوازی بە خشینە. ئێستا ئەوان خەریکن مووچەی مانگی سەی هەتیوان و بێباوکان ئامادە دەکەن. 656 خێزان لە بەشی بێباوکانی دەزگای خێرخوازی بە خشین هەموو مانگێک بە بەردەوامی مووچەکانیان وەردەگرن. ئەم مانگە بەهۆی قەدەغەی هاتوچەوە ستافی بەخشین خۆیان کۆڵان بە کۆڵان دەگەڕێن و مووچەی ئەم مانگە و خۆراکی مانگێک بۆ بێباوکان دابین دەکەن. ئەم خاتوونە 2 ساڵە هاوسەرەکەی کۆچی دوایی کردووە و خاوەنی 2 منداڵی بچووکە و هیچ سەرچاوەیەکی داهاتی نییە. ئەو دەڵێت ڕاستە سەرچاوەی داهاتیان نییە، بەڵام 2 ساڵە بەخشین نەیهێشتووە هەست بە نەبوونی سەرچاوەی داهات بکەن و ئاگایان بە بەردەوامی لێیانە. دەزگای بەخشین جێگای شانازیە لە بۆ خەڵکی شاری هەولێرە بە تایبەتی هەموو کوردستان ئەوەی کە ئەو دەیکاتن بەڕاستی یعنی ماندوونە ناسانە بەبێ ئەوەی هیچ ئەرکەچی بایەختەسەشانی خۆی بەبێ ماندیبوونی ئەوە یارمەتی بێ باوکان دەداتن. بەڕاستی جێگای شانازیە هیوادارم کە زیاتر و زیاتر بەردەوام بن. ئینشاءڵڵا خوای گەورە لەو پاداشتر بێبەشیان ناکاتن. ئینشاءڵڵا بەس بە بەهەشت پاداشتیان دەداتەوە. هاوکاریەکانی لە وەختی خۆیتی 2 ساڵ بەپڕی دەبێتن ئەمن یارمەتی لەوێن دەروەردەگرم خوای گەورە پاداشتیان دات. لەو مەختی خۆی مانگانە وەری دەگرین ئێمە. کاتێک کە باوک کۆچی دوایی دەکات دایک و چەند منداڵێک و چەند چیرۆکێکی تراژیدیا بەیەکەوە دەمێننەوە. ئەم دایکە تەمەنی 45 ساڵە و لە پاش کۆچی دوایی هاوسەرەکەی 2 کچ و کوڕێکی لە ئەستۆیە. ئەمانیش ماوەی ساڵێکە وەک خۆیان باسی دەکەن بەخشین تاکە دەرچەی هیوا و ئومێد و سەرچاوەی بژێویانە. خوا خێریان بنووسی هەر چیمە و یعنی معاش و شتەکەیاندا شیر نەمەنیاندایە گۆشتیاندایە مانگەک خوا خێریان بنووسی. ئەرێ وەڵڵای ئەگە پێویستیم نەبی دەچم ئەرێ وەڵڵای پێویستم پێیە. ئەو پارەیە بۆ ئێوە شوێنێک دەگرێت بە تایبەت لە ئێستا هیچی شوکارێک نانی سەرچاوی داهاتێکتان نییە بەس یعنی کەمیشە بەس هەر مەمنونم. ئەرێ وەڵڵا زۆر مەمنونین گۆشم وەڵڵای خوا خێریان بنووسیە تا کوڕەکەم ئیشەکی دەکە خاوکاری بکەن عیبی نییە. بەرپرسی بەشی بێباوکانی دەزگای خێرخوازی بەخشینیش دەڵێت مانگانە بەخشین زیاتر لە 7 ملیۆن دینار پێشکەش بە بێباوکان دەکات و تەنها لە شاری هەولێریش 213 خێزان مووچە وەردەگرێن. لە بەشی بێباوکان تاکو ئێستا دەزگای خێرخوازی بەخشین نزیکەی 656 خێزان لە تەواوی کوردستان مووچە وەردەگرێت. کۆی گشتی ئەو پارێکە بەسەریاندا دابەش دەکەن 7 ملیۆن و 706 دینار بە ئیمانجی سێ وە تەنها لە شاری هەولێر ئێمە 213 خانەوادا مووچەیان پێ دەدەین. دیارە ئێمە جگەلەوەی کە ئێستا کەمپینێکمان ڕاگەیاندووە و دابشکردنی خۆراکمان دەست پێ کردێت لە تەواوی شار و شارچکەکانی کوردستان ئێمە نەوەستاوین و لە ئێستادا ناتوانین لەبەر ئەو نەخۆشیە خەڵک کۆبکەین و مووچەکانیان پێ بدەین بۆی ئێمە لەلایەن لیژنەکانمانەوە ماڵ بە ماڵ خۆمان دەگەڕێن و مووچە بەسەر خێزانەکان دابش دەکەین. تەنها لە شاری هەولێر 213 خانەوادا مووچەمان پێداون و لەلایەن خێرخوازێکیشەوە بەڕاستی خۆراکی ئەم مانگەشمان بۆ دامکردن کە هەر یەکێک جگە لە مووچەکەی خۆراکیشی پێ دەین. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.